قەیرانی ئاو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە ڕۆمانی جیهانی سۆفیای یوستاین گاردەر باس لە چوار توخمەسەرەکیەکەی بوون کراوە کە یەکێک لەو چوار توخمەسەرەکیە ئاوە. ئەو توخمەسەرەکیەی کە بوونی پێوە پەیوەستە ناکرێت گرنگ نەبێت و لە پاڵیشیدا ململانێ بە دوای خۆی دانەهێنێت. ئەو پەندە ژاپۆنیی دەڵێت تنۆکی ئاو هەرچەندە کەمیش بێت جۆگەیەک دروست دەکات. ئەم پەندە بۆ دۆخە سەرەتاییەکان ڕاست بوو چونکە ئاو ڕێگەی خۆی دەگرت، بەڵام لە ئێستادا مرۆڤ دەستی خستۆتە ڕێڕەوی ئاو. بەم دەستخستنە ناوە دەرگای لە بەردەم دەیان ململانێ کردوێتەوە با درێژایی سنووری ئاوەکە. لە کۆمەڵناسی دانیشتواندا ئاماژە بە ژمارەی دانیشتوان کراوە دەبێت لەگەڵ ڕوبەر و دەرامەتەکانی بەردەست بگونجێت بۆی مەترسی بە دوای خۆی دانەهێنێت. بەڵام زۆربوونی ژمارەی دانیشتوان و دابەشنەبوونی خەڵک بە پێی ڕوبەر هەمیشە فاکتەرێک بووە بۆ قەیرانی بەردەوام. ڕوبەری گۆی زەوی لە سەدا هەفتاوێکی کۆی گشتی ئاوە بۆ هەر سانتیمەترێک 233 لیتر ئاوی بەردەکەوێت، بەڵام لەم ڕێژە زۆرەی ئاو لە سەدا یەکی سوودی لێوەردەگیرێت چونکە لە سەدا 95.5 ئاوی سوێرە، لە سەدا 5.3 ئاوی پاکە، لە سەدا 2 دەکەوێتە ناوچەی بەستەڵەکی باکوور و باشوور لە شێوەی سەهۆڵبەندە. ئەوەی بۆ تەواوی مرۆڤایەتی دەمێنێتەوە تەنها 5.1 لە ئاوی سازگار بۆ خواردنەوە و کشتتوکاڵکردن و لە شێوەی دەریاچە و ڕووبارەکاندا بڵاو بۆتەوە. لە سەرەتادا ئاو تەنها بۆ مەبەستی خواردنەوە و کشتتوکاڵ گرنگی پێدەدرا تا سەدەی 14 کە زانا و بیرمەندی ئابووری سکۆتلەندی ئادەم سمیس وەک یەکەم کەس باسی گرنگی ئاوی کرد وەک پرۆسەیەکی ئابووری. پاش ژەنگی جیهانی و شوێن پێگرتنی نەتەوە یەکگرتوەکان وەک ڕێکخراوێکی جیهانی گرنگی بە ئاو درا. ساڵی 1961 ئەنستیویتی یاسای نێودەوڵەتی کۆمەڵە یاسایەکیان دەرکرد تیادا باس لە چۆنێتی بەکارێنان و سوود وەرگرتن لە ئاو دەکات لە جیهاندا. ساڵی 1967 کۆمەڵی یاساناسانی نێودەوڵەتی کۆمەڵێک یاسای بەناوی یاسای هێلێنسکی دەرکرد تیادا باسی لە گرنگی پێداویستی ئاو کرد و کۆمەڵێک یاسای لەبارەی بەکارێنانیەوە دەرکرد. ساڵی 1970 ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لیژنەی یاسایی نێودەوڵەتی ڕاستپارد لە بارەی یاسای ئاوی نێودەوڵەتی و ڕووبارەکان و کۆمەڵێک ڕاستپاردەیان دەرکرد. ساڵی 1994 لە نەتەوە یەکگرتوەکان ڕاستپاردەکان گفتوگۆیان لەبارەوە کرا بۆ دۆزینەوەی چارەسەرێکی گشتی. وڵاتانی نیوزیلند، رووسیا، سوید، کەنەدا زۆرترین ڕێژەی ئاوی پاکیان هەیە. لە کاتێکدا لە سەدا 6 کۆی دانیشتوانی جیهان کەوتونەتە ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دابەشبوونی ئاو بەپێی پێناسی نێودەوڵەتی لە ڕووی یاسای نێودەوڵەتی ئاوی ڕووبارەکان دابەش دەبن بۆ دوو جۆر. یەکەم ڕووباری نیشتیمانی، ئەمە سەرجەم ئەو ڕووبارانە دەگرێتەوە کە سەرچاوی ئاوەکەی تێدایە تا کۆتایی. نمونەی ئەو ڕووبارانە تایمز لە بەریتانیا و سین لە فەڕەنسا. دووەم ڕووباری نێودەوڵەتی، هەموو ئەوانە دەگرێتەوە کە سنووری نێوان دوو وڵات یان زیاتر دەبڕێت. هیچ وڵاتێک باپێی ڕێسا نێودەوڵەتیەکان بۆی نییە بە تەنها مامەڵەی پێوە بکات. لە هەر پێشێلکردنێک با بڕیاری 33 نەتەوە یەکگرتوەکانی ساڵی 1997 لیژنەیەک پێک دەهێنرێت لەسەر داوای دەوڵەت. با گوێرەی راپۆرتێکی CNN ئاو لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا بە خێراترین کات کەم دەکات و تەواوی ئەو وڵاتانە پێویستیان بە ڕێگەچارەی جێگرەوە هەیە. راپۆرتێکی تری بانکی نێودەوڵەتی باس لەوە دەکات کە ئەم وڵاتانە ئێستا لە دۆخێکدان کە دەتوانرێ بوترێت ئاسایشی ئاویان لە مەترسیدایە. ساڵی 2014 ڕێکخراوی کشتتوکاڵ و ئاسایشی خۆراک لە نەتەوە یەکگرتوەکان با گوێرەی راپۆرتێک 13 وڵات لە خوار هێڵی هەژاریەوەن چونکە باپێی ئامارەکان بۆ دیاریکردنی هەر وڵاتێک لە ڕووی هەژاری ئاو پێویستە بڕی ئاوی بەردەست 500 مەتر سێجا بێت بۆ هەر کەسێک بۆ کۆی بەکارێنانیان لە خواردن و خواردنەوە و کشتتوکاڵکردن. بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو دیاریدە مەترسیدارەی کەم ئاوی دەوڵەتان هەوڵەکانیان خستۆتە گەڕ بەشێک لە ڕێگەی بەندا و بەشێک لە ڕێگەی ریسایکلینی ئاو. بۆ ڕێگەی دووەم هەر یەک لە وڵاتانی ژاپۆن، ئەڵمانیا، هۆڵندا، ئەمریکا، کۆریای باشوور ئەو ڕێگایە بەکاردێنن و بەشێکی گەورەی ئەو ئاوە بۆ مەبەستی کشتتوکاڵ بەکاردەهێنرێت. شارزایانی بواری ئاسایشی ئاو هۆشداریاندا کە ئاو لە ئێستادا ڕەهەندی سیاسی وەرگرتووە و بۆتە مایی هەڕەشەیەکی گەورە. نایشارنەوە و دەڵێن گەر سەدەی 20 شەڕی نەوت بوو بێت ئەوە سەدەی 21 بۆ سەرەوە شەڕی گەورە دێتە سەر ئاو. کێشەکانی ئاو لە ناو وڵاتان و ئەگەری شەڕێکی پێشبینی کراو. ئوردن، ئیسرائیل. ڕووباری ئوردن کە کۆی ئاوەکەی یەکسانە بە 1290 ملیۆن مەتر چوارگۆشە و لە سەدا 80 کۆی پێداویستیەکانی ئوردن پێک دێنێت، بەڵام ئیسرائیل
بەشی زۆری سەرچاوی ئاوەکەی داگیر کردو لا ڕێگەیەکی تایبەتەوە ئاراستەی ئاوەکەی گۆڕیوە بەرەو سەحرای نەقەب لە پاڵەو ڕووبارەدا دەستی بەسەر دوو ڕووباری تریشدا گرتووە لوبنان ئیسرائیل ڕووباری لیگانی کە کۆی گشتی ئاوەکەی 4 ملیار مەتر چوارگۆشەیە و لە سەدا چلی کۆی کارەبای لوبنان دابین دەکات و بە شادەماری ئابووری و کشتتوکاڵی لوبناندا دەنرێت بەڵام لە ئێستادا ئیسرائیل توانیوێتی لە سەدا 50 ئاوەکە گل بداتەوە. سووریا ئیسرائیل دوای شەڕی عەرەب ئیسرائیل ساڵی 1967 ئیسرائیل توانی دەست بگرێت بەسەر بەرزایەکانی جۆلان ئەو ناوچەیە بەدەر لە ڕەهەندی سەربازیەکەی ڕەهەندی ئابووری هەیە و زۆرترین ڕێژەی بارانبارینی هەیە. ئیسرائیل لە ڕێگەی بیرەوە توانیوێتی ئاوەکەی بۆ خۆی بەرێت. سعودیا بە ئەندازەی دەوڵەمەندی لە نەوت و وزە لە سەرچاوی ئاوی پاکدا هەژارە بۆ ڕێگری لە قەیرانی ئاو دوو ڕێگەی گرتوۆتە بەر. یەکەم دروستکردنی بەنداو لە هەندێ ناوچە بۆ کۆکردنەوەی ئاوی بارانی ساڵانە. دووەم لە ڕێگەی دەستگا و ئامێرەوە هەوڵی داوە ئاوی سوێر بپاڵێوێت. میسر ئەسیوبیا هەرچەندە ڕووباری نیل سەرچاوەیەکی دەوڵەمەندە بە ئاوی شیرین بەڵام زیادبوونی ژمارەی دانیشتوان وای لە میسر کرد هەنگاوەکانی چڕ بکاتەوە بۆ گلدانەوەی ئاو پێشگرتن لا قەیران کە ئەگەری ڕوودانی هەیە لە داهاتوودا. فاکتەرێکی تر کە بۆتە گرژی و چەندان جار ئەگەری بە یەکدادانی سەربازی لێکەوتوتەوە دروستکردنی بەنداوە لەسەر ڕووباری نیل لەلایەن دەوڵەتی ئەسیوبیا بەتایبەت بەنداوی نەهزە لەگەڵەوەی کە چەندان جار ئەسیوبیا ڕایگەاندووە ئەو بەنداوە مایی مەترسی نییە بۆ میسر بەڵام میسر ڕەتی دەکاتەوە و لە پاڵ کەمبوونەوەی ئاو دەترسێت وەک کارتی فشار لە داهاتوودا لە دژی بەکار بهێنرێت. تورکیا سووریا عێراق تورکیا لە دوو ڕێگەوە دەیەوێت هەژمونی خۆی لە ناوچەکەدا زیاد بکات بەتایبەت لەسەر خاکی عێراق و سووریا. یەکەم ترس ئەم هەنگاوەی زیاتر لە ڕێگەی سەربازی و لەشکرکێشیەوە کە دەیکاتە سەر وڵاتان لە ناویاندا سەر هەردوو وڵاتی عێراق و سووریا و لە ئێستادا توانیوێتی بەشێک لە خاڵی سووریا بە سەربازی داگیر بکات و بەشێکی گەورەش لە عێراق بەبێ بەرکەوتنی سەربازی بگرێت. دووەم لە ڕێگەی گرتنەوەی ئاو برسیکردن تورکیا لە ئێستادا لە کۆتایی و تەواوبوونی ئەو پرۆژە جەهەندمیەی ناوی گاپە نزیک دەبێتەوە. پرۆژەی گاپ کە تورکیا دروستی دەکات پێک دێت لە دروستکردنی 7 بەنداو لەسەر ڕووباری فرات دروستکردنی 6 بەنداو لەسەر ڕووباری دیجلە سەرجەم 13 بەنداوە و دەتوانێت 128 ملیار مەتر چوارگۆشە ئاو کۆ بکاتەوە. کۆی تێچوونی پرۆژەکە 35 ملیار دۆلارە. ڕووبەری زەوی تەرخانکراو بۆ پرۆژەکە 75358 کیلۆمەتر چوارگۆشەیە. بەشی زۆری پرۆژەکە خاکی باکووری کوردستان دەگرێتەوە. لە سەدا 25 خاکی باکوور ژێر ئاو دەبێت و گۆڕانێکی دیموگرافی تەواو بە دوای خۆیدا دەێنێت. سەرباری ئەوەی عێراق لە هەردوو ڕووبارەکە مەحروم دەکات و کوردوتەنی دەست خەڕۆ دەبێت و چیتر ناتوانرێت پێی بوترێ وڵاتی نێوان دوو ڕووبارەکە. ئێران عێراق سەرباری دروستکردنی بەنداوێکی زۆر ئێران لە ئێستادا توانای گلدانەوەی سەرجەم ئەو ئاوانەی هەیە کە دەڕژێنە ناو عێراقەوە بەڵام بەپێی شارەزایان کە ئەو کردارە ئەنجام نادات بۆ ئەوە دەگەڕێتەوە. ئێران نایەوێت سۆزی شیعەکانی عێراق لەدەست بدات. ئەمە وێڕایەوەی چەند جارێک بەهۆی گرتنەوەی ئاو بەشێکی گەورەی کوردستان ڕوبەڕووی قەیرانی ئاو بووەوە. نەتەوە یەکگرتوەکان ساڵی 2013 ئاماژەی بەوە داوە کە عێراق و سووریا گەر ڕێکاری نوێن نەگرنە بەر لە داهاتوودا تووشی قەیرانی مەزن دەبن و کارەساتی گەورە بە دوای خۆیدا دەهێنێت. قسەکە لێرەیە دەوڵەتان سەرباری دەوڵەمەندیان ڕێکاری گەورەیان گرتوۆتە بەر. ئایا هەرێمی کوردستان بۆ ئەگەرێکی لەو شێوەیە کە ڕوودانی زۆر نزیکە چی دەکات؟ ئایا بەنداوی تازە دروست دەکات لە ناوچەکان و بە تایبەت تەواوکردنی سەدی بێخمە کە تا ئێستا چەندان جار بودجەی بۆ تەرخانکراوە و توانای گلدانەوەی 14 ملیار مەتر چوارگۆشە ئاوی هەیە.